Arkadaşlar bu konuyla ilgili هەڕەشەکانی تورکیا بۆ بەزاندنی خاکی هەرێمی کوردستان و عێراق گەیشتۆ بە لووتکە و لە دوپێشاتیشدا سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند لەوانەیە شەوێک لە پڕ بچینە شنگالەوە. چاودێرانی سیاسی ئەو هەڕەشانە بە ئاماژەیەکی مەترسیدار دەزانن بۆ سەر قەواری هەرێم و سەروەری عێراق. بە جۆرێک پێیان وایە ئامانجی گشتی تورکیا لاوازکردنی پەکەکەیە لە شنگال و پەیامێکیشە بۆ ئیحراجکردنی عێراق و هەرێمی کوردستان کە ئەگەر خۆیان کێشەی پەکەکە چارەسەر نەکەن تورکیا خۆی لۆژیکی هێز بەکاردەهێنێت بۆ یەکلایکردنەوەی ئەم پرسە. ڕوونە ئامانجی گشتی تورکیا لاوازکردنی پەکەکەی لە هەرێمی کوردستان و ئیحراجکردنی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانی شەبا و بارەیەوە و وەرگرتنی امتیازاتە. ئێستا ڕێکەوتنێک لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە سەبارەت بە وەدەرنانی هێزەکانی پەکەکە لە شنگالە. تورکیا ئەوێ سوود لەم ڕێکەوتنامەیە وەرگێ بۆ ئیلانی کەم پەکەکە لە شنگالە لاوازکە. جا ماوەیەکیشی دابوو بە عێراقەکان خۆیان ڕێکەوتنامەکە جێبەجێکەن و مشکلەی پەکەکە چارەسەرکەن و ئەگەرنا چارەسەری ناکەن ئەو مافی تورکیایە کە کێشەیەکی ئەمنی هەیە بێخۆی چارەسەریک ناتوانێت بێدەنگ بێ ناتوانیش تا سەر لایەنگری بکە. گرنگەوەیە کورد پاراستنی بەرژەوەندەکانی خۆی هەبێ لە هەمان کاتە هەوڵدانی و ماڵی کوردستانیش تێک نەچێ پەیوەندیەکانی لەگەڵ عێراقیشە لەوە زیاتر تێک نەچێت. ڕەنگە هەماهەنگیکردن لەگەڵ عێراقا بۆ ئەوی کە وەڵامێکی هاوبەشیانە بێ بۆ مەسەلەکە لە زەرەرەکان کەمتر کاتەوە. شنگال بۆ تورکیا ناوچەیەکی استراتیژی و پڕبایەخە بۆیە تەماحی زۆری هەیە لە داگیرکردنی ئەم شارە بە هەر ڕێگەیەک بێت دەیەوێت ئامانجەکانی لەم ناوچەیە بەدی بهێنێت. مامۆستایەکی زانکۆ پێی وایە ئەم هەڕەشانەی تورکیا تەنها هەڕەشەی سیاسین کاتێک چڕ دەبێتەوە کە پەیوەندیەکانی ناوەند و هەرێم باشتر دەبێت و لە ڕێکەوتن نزیک دەبێتەوە. لەو ڕاستێتەیە بگەین کە یا هەرێمی کوردستان و دەسەڵاتدارێتی سیاسی لە هەرێمی کوردستاندا تێ بگا ئەمە فشارێکی سیاسیە و لە کاتێکدا دێتە ئاراوە هەمیشەش لەو کاتەدا هاتووەتە ئاراوە کە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و ناوەند خەریکە بە ئاکامێک دەدا. لەو کاتانەدا تورکیا فشارە سیاسەکانی زیاد دەکات کە تەنانەت ڕەنگە بکەوێتە بواری پراکتیکەوە و لە پاریش ئەو حاڵەتی ئەنجامدا پێراری شەنجاویدا بەڵام هیچ کام لە ئامانجەکانی وەکو ئەوەی لە ڕاگەیانراوەکانی بەرپرسەکانی یەکەمی تورکیادا هاتووەتە ئاراوە نهاتوەتێت. Her zaman benim bir sözüm var. Nedir? Bir gece ansızın gelebiliriz. تا ئێستا بە فەرمی نە عێراق و نە هەرێمیش وەڵامی ئەم هەڕەشانەی تورکیا نەداوەتەوە بەتایبەت لەسەر ئاستی باڵا. ئەو بێدەنگیەش ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە عێراق و هەرێم لە قۆناغێکی مەترسیداری لاوازی شکۆ و سیادەی خۆیدایە و بەردەوامی ئەو دۆخەش هێندەی تر عێراق و هەرێم دەکاتە دیلی استراتیژ و ئەجێندای وڵاتانی زلهێزی ناوچەکە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.